بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵ ئێوەی ئازیز بەیەک دەگەینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ عەبدوڵڵا ڕەحیمی ناسراو بە عەبدوڵڵا چیانە، کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران و یەکێک لە پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کات و ساتیشی خۆش لەگەڵ بەرنامەکەمان بەسەربەند فەرموون بۆ بیستن و بینین. سڵاو کاک عەبدوڵڵا گیان، بەخێر بێیت. سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. سپاس دەکەم. بۆ ئەوەی کە بچینە ناو باسەکەمانەوە، پێم خۆشە کاک عەبدوڵڵا بەڕەواڵی هەموو بەرنامەکان سەرەتا خۆی بە بینەران بناسێنێت. سپاست دەکەم. من عەبدوڵڵا ڕەحیمی دانیشتووی دێ بوو. خۆلاسە کارم کاری کەشاوەرزی بوو، لە دێ کاری کەشاوەرزیم دەکرد. کوڕە گەورەی ماڵە بووم، کوڕگەورەی ماڵە بنە ماڵی بوو. لە بنە ماڵێکی مامناوەندی لەدایک بوو. خۆلاسە لە توولە عەمری خۆمەوە هەر کاری کەشاوەرزی و کاری ئەوانەوە کرد لە دیهاتی. زۆر باشە. توانیت لە دێهات مەدرسە بچی خوێندەواریت تا چەندە هەیە؟ وەڵانم توانی بچمە مەدرسەی، فەقەت ئەو دەم گەورە بووی پەیکار بێسەوادی بوو لە دێی شەوانە دەهات. هێندێک پەیکار بێسەوادی چوون، دەنا نەچوون بۆ مەدرسەیە، نەچوون بە منداڵی. ئەرێوەڵا بەداخەوە. زۆر باشە. بەڕێستان هەر لە سەرەتای منداڵیەوە لەگەڵ بنەماڵەدا بۆ ئەوەی کە بژی بنەماڵەدا بن بکەن جۆرە جۆرەکان خەریکی کار و هەر لە سەرەتای جوانی و نەوجەوانیەوە و کاری کەشاوەرزی بوون. بەو دەلیلە بێگومان هەر زۆر زوو کاک عەبدوڵڵا هەست بە جۆرێک لە زەجر و زەحمەت و ئێش و ئازاری زیاتر لە بەشێکی دیکە لە کۆمەلگا دەکات، جیاوازیەک هەست پێ دەکات. ئەو جیاوازیانە لەکوێدا کاک عەبدوڵڵا هەستی پێ دەکرد کە فەرقی کاک عەبدوڵڵا کاری دەکرد بۆ بژیوی ژیان لە تەمەنێکی منداڵیدا و منداڵێکە لە تەمەنی ئەودا دیتوانی بچێتە مەدرسە و بخوێنێت چی بوو؟ وەڵا معلومە دیارە فەرقی زۆر بوو. ئەوە کە لە وڵاتی مە ئەو شتانە زۆر مهم بوون. خولاسە بۆ مەعیشەتی بنەماڵە، خولاسە ماڵات و ماڵ و کاری کەشاوەرزی و ئەوانە دەسەکە منداڵی گەورەی منداڵی گەورەی منەماڵە کوڕە گەورەی ماڵە بووم. زۆر شتەکان منی دەکردەوە بەرعەوە دەداتمە دەرێ لە کار و کەشاوەرزی و لە ماڵات بەخێوکردن و لەو شتانە. زۆر ئەو شتانە زۆر بوو. دوایەوە ئەمە زۆر کەسی فەقیریشمان لەدەی هەبوو. خۆلاسە ئەوانم زۆر بەڕوونی دەدیتن. مەسەڵ کەس هەبوو کە لەوانە بوو پێخواری شە و ڕۆژانەی نەبا بۆ ناخواردنی نانی ئیشکی خوارد بە واقعان کەسی وا فەقیرێ بوو. زوڵم و زۆری یەکجار زۆر بوو. ئەو نابەرابەریە باسی نەدەکرێت. نابەرابەریەکە لە هەموو بارێکەوە، هەم لەبارەی فەرهەنگیەوە، هەم لەبارەی ئیجتیماعیەوە، هەم لە هەموو بارێکیەوە واقعان زۆر بوو ئەو شتانە. دیارە مەدرسە هەبوو، مەدرسەش هەموو کەس نەیدەتوانی بچ بخوێنێ. ئەوەی دەشیان خوێندی وا بوو بە چەند مانگی دەچوو مەدرسەی دوای نەیدەتوانی منداڵێک بنێرە، دەیشێشاوە دەیناردە بەرماڵات و کاری پێ دەکرد، کاری کەشاوەرزی پێ دەکرد. ئەو شتانە زۆر بوو لە دێهاتی، یەکجار زۆر بوو. دیارە بۆ من هەر زۆر معلوم بوو ئەو شتانە. چونجین ئەمن دەورەی ئاغاتیشم ببیێت کە ئاغا مابوون ئەو دمی ببیرم دێت. ئەو دمی ئەمە زۆر قەیمەلان دەگرت لە مزگەوت دێدن کرد ئاغا بۆ مڵچیە بۆ خەڵک مڵچینی ئەو مڵکت چۆن تەقسیم کراوە لەسەر ئاغای. خۆلاسە ئەو شتانە بە وردی دەچوون نیوە. زۆر کەس دێم داهاڵان جاری وا بوو، جاری وا بە دەریان کردوم کە خوتار لە مزگەوتی دەریان کردوم کوتیانە واز لەو قسانە بێنە معلیمی لێ بۆیان سوپای دانیشتی لێ بۆ قسە بۆی کردو بۆ شتانە بۆ هەیە. خۆلاسە زۆر ئەو شتانە زۆر
زۆر بە کۆڵێ لەشتانە لە کەسی فەقیر و لە یعنی بەڕێستان ئەو دەم سەردەمی ئەو ئینقلابی سپی شا یا تەقسیم ئارازی لە بیرە؟ لەبیر بە تەقسیم ئارازم دەبیرە دەبی 12 ساڵ تەقسیم سوسێوانەگە کرا ئەو دمی ئەدی ئەو تەقسیم ئارازیە کە کرا بە باوەڕی تۆ وەک دواتر ئەگەر سەرنجت دابێتێ یا لە دەوروبەرت بیست بێت ئەو تەقسیم ئارازیە کە کرا چەندە بە قازانجی خەڵک بوو ئەسەن چه تەغیراتێکی لە کۆمەڵگەدا بە وجود هێنا؟ وڵا تەغیراتەکە کە بەعزە کەسێک کە سعب زەمین بوو زەمین بوو بەیخوان ئیجارەیەکیان دەدا پوڵێکی کەمتریان دەدا بەڵام هەر لە دەودوو زیاتر بوو دەودوو کە زمانی ئاغاندەندا ئەودی زیاتر بوو ئیوا بۆ نەدەدرا چون پوڵ نەبوو باقی دیکە بەعزە کەسێک بوو کە بەرحەڵ سعب دەست بوو من کەسی زۆر بوو مندا کوڕشتی زۆر بوو زەمینی باشی باش بووەوە بۆ ماڵات و بۆ زمینی خوان بوو بەی خوان و زمینی هابوودی باشتر بوو بەڵام چ بوو هۆکاری چ بوو کە بەهۆی ئەو تەقسیم ئەرازیەوە و بە دوای ئەو بێسلا ئینقلابی سپیەدا جۆرێک لە جۆرەکان خەڵکی گوندەکان زیاتر ڕوو دەکەنە شار و لە شار دەبنە حاشیە نشینی شارەکان و ڕوو دەکەنە شیرکەت و شارەکانی دەرەوەی کوردستان بۆ کار وەڵا بەدەلیلەوە لە دێهاتی کار نەبوو کار زمینی شوای نەبوو خۆی پێ بەخێ بکرێ مەجبور بوو خۆلاسا ڕواوەری بوو بە شارەکان لەوێ کارگەری یان شتێکی بەدەست بێن خۆلاسا وەزیەتیان باش نەبوو دوایوا بوو زمین شکەم و زمینەکەی دیسان بە شێوەی نەدەکرد بەشی ژیان وانەی نەدەکرد دیسانەوی شەر بەجێ هێز بوو خۆلاسا دوای ئیجارەشتی دەستەریان گران بوو ئەوانە بۆ بەعزە ماڵێک دووبل سجین بوویان واقعان وێ ڕۆیشتن هەموو بەجیانش دییان بەجێ دەست بێکار دبانە زستان سێماجستان هیچ بێکار هاوینەکەش بێکار بوو هاوینەکەش کاری فەسڵی بوو ڕۆژێک کاریان بوو چوارێن نابوو کابرێ فەقیر چی کرد با لێدی نەدەتوانی مەجبور چون بۆ کوورەخانەوەیان بۆ ڕاوەری بە شارەکانی گەورە و ئەوانە دەست پێکردنە لەبەرەوەی نەبوو کە بڵێن چی زمینێک دوکانێک یەکی باش دەکردنی فەقیر بوو واقعان چون دەبوونە عەرشێ نشین ئەوانە بوو نەو کەسانە بوو زۆر ڕاستە دیارە دوای وابزانم ئەگەر هەڵە نەبم 15 ساڵ 16 ساڵ دوای ئینقلابی سپی ڕاپەڕین دەکرێت ئەگەر جۆرێک ینی بە ئەو چەند ساڵەدا ئینسان دەچێتەوە هەست بەوە دەکەی کە خودی ئەو ئینقلابی سپیەوە کۆچی خەڵکی ئاواییەکان بەرەو شار و شیرکەتەکان و بوون بە حاشێنشین لە شارەکاندا پێشزەمینە بوو بۆ ئەوەی کە دیارەوە لە زۆرێک لە مەناتقی ئێران ڕوودەدا ئەوە جۆرێک لە جۆرەکان دەبێتە پێشزەمینە بۆ ڕاپەڕین بۆ ئەو ناڕزایەتیانە کە پەرە دەستێنە دەست بە ڕژیمی شا بە باوەڕی تۆ پێ دوایە ئەوە پێشزەمینە بوو بۆ ئەوەی کە ڕاپەڕین زووتر دەست پێ بکاوە ڕژیمی شا بڕوو معلومە شتێکی معلومە لەبەرەوەی کە ئەو خەڵکە کرێکار و زەحمەت کێشێکە واقعاً بەدەست نەبوونی خەرجی ماڵ و بەدەست نەبوونی کار و بەدەست ئەوانە داناڵی ئەوانە زۆر بوون پاڵەمە شارەکاندا بوون بە ئیجتیماعیشی گەورە لە شارەکان ئەو ناڕەزاتێ زۆر بۆیە دەستی پێکرد بەشێکەوە کە ئەو فەقیری و ئەو بێکاری و ئەوانە دەستی پێکرد بەشیشیەوە کە تەجمعیان زۆرتر بوو لە شارەکان دەستیان پێکرەوە ئەوە بەڕوونی ئەو دەویش ئاشکرا بوو لە دیاتی ئەسمان بۆ دەکرد کە خەڵکێک ئێستا بێکارە و ئەوە مەجبورە مەسەڵەن لە دێیەکەی ئێمە زۆر چەند دوور لە شارەکانی گەورە کارە 3 مانگ 4 مانگ لە تاران لەو ئەنە کرێکاری دەکرد ئەوە خۆلاسە ئەوە بوو بەهۆی ئەوەی کە واقعاً ئەو ئیعتراضە گەورەتر بێ گەورەتر بێت معلومە وەسیی معلومە زۆر ڕاستە زۆر باشە بەر لە ڕاپەڕین و لە سەرودەمی ڕاپەڕیندا کە خەڵک جموجۆڵی تێکەوتە بوو کاک عەبدوڵڵا هەست دەکات کە ڕاپەڕینێک لە ڕێگادایە حرەکەتیشی جەماوەری بەڕێوەیە و ئەو حرەکەتە دژ بە ڕژیمی شایە عەلەنەن
کاک عەبدوڵڵا وەختێک بەشداری لەو حەرەکەتدا دەکات چ زێهنیەتێکی بۆ دوای ڕژیمی شا هەیە؟ ئایا وەختێک دەکوترا ڕژیمی شا دەبێ بڕوا هیچ ئالتەرناتیڤێک لە زێهنی ئەو جەماوەرەدا و لەوانە کاک عەبدوڵڵا و ئەمسالی ئەودا بوو بۆی کە جایگوزینی ڕژیمی شا بکرێت یا فەقەت شا بڕوا یعنی نفرەتێک بوو لە دژی شا و هیچی دیکە؟ وەڵا من بەش بە حاڵ خۆم من سەر ڕاوێکە ئەو باز دەکەم من خوێندەواریم نەبوو کتێبی ئاسانی چووکەم دەخوێندەوە بە فارسی هەبوون لەنا خوێندەواریشم نەبوو جوورێ بەڵام ئەستم بەعزە شتێکی کرد بوو من دەگەڵ جاوێکی خۆم لە دەیەک کە ئەو بوو بە مەلای پای جستانی بوو چون لەوێ لە وانچی باسی خوێنیان کوتیان خوێنی ئەوانە هەم براکەی من هەم ئەمن کوتمان ئەو دێتەوە 100 بەرابەر لە شای خراپتری منزور خومینی بوو دەوڵەتی ئیسلامی هەم لەبارەی مەسەبێ و هەم لەبارەی هەموو شێوە ئەو هیچ پێشکەوتنیەک نانێت بۆوانێکی حتا مەلا لەوێ لێمان تۆڕە بوو کتی چۆن شتیوا دەبێت شتیوا دەبێ ئێوە نازانات تەجروبە نەکردووە کەسێک دێتە سەرکار کە مەسەبی شیعێ و خۆلاسە مەسەبێ هیچ شتێکی قازانجی بۆ خەڵکی فەقیر هەژار نابێت خەڵک مەگم بۆ خۆی ئامە دەبێت کارە بکردنا نابێ ئەوە چەند جار مەلا بەدمی دادێنەوەتی سیوا ماڵەوە گوناح گوناح بێ ڕۆژی خۆتان دەبینەوە هەر ئەو کەسانە ئەمە دوای ئینقلابی خۆلاسە و کەسانەمان دیتەوە قسەمان بۆ کردن کوتیان قسەکان تا ڕاست بووە لە شوێ دەتەنزانی کومە بە ڕۆشت بە هەموو شتێک دەمازانی کە ئەو دەوڵەتێک نابێت کە هیچێک بۆ خەڵکی بێنێ ئیلا خەڵک بۆ خۆی حەول مەگم بدات ئەوەمان دەزانی ئەو کات کە راپەڕین لە ئارادایە و جەریاناتی دیکە مەجال پەیدا دەکەن سەر هەڵبدەن ئەوانەی کە تا سەردەمی شا بوو بەهۆی خەفەقانی ساواک مەجالی خۆ دەرخستن و چالاشی سیاسی نەبوو بەڵام لە سەردەمی راپەڕیندا زۆرێک لە لایەن و جەرایانەکان خۆ ئالەنی دەکەن و ئەلەنەن دێنە ساحەی سیاسیەوە دەور نەخشی چەپەکان لەو سەردەمەدا چۆن بوو وە کاک عەبدوڵڵا چۆنەکە خۆی لە بەرەیەکی چەپدا وەلەوانە لەناو کۆمەڵدا دوای دەبینێتەوە؟ وەڵا من بەرحاڵ من هیچ دوو لە کادرەکانی سەرەوەی کۆمەڵم دی وەڵام خۆم نەمدەزانی کۆمەڵانە بۆشم باسکردی ئەگەر لە یادت مابێت یەکیان کەحەم حوسێندی لە کلمس خۆڕانی کرد لە میراوێ بەڵام خۆ من نەمزانی کۆمەڵە نێوی نەبوو ئێستا کۆمەڵە ئاشکرا نەبوو لەکنی ڕاوەستا مگەشتی علیارە قوتینی خوێندەوە لە مزگەتی میراوێ قسەی کرد لەبارەی ئەنجومەندانان و خانی سافدانان بۆ دی ئەو قسەی کرد ئەو دەناسی کاخانەی معینی هەر ئەوڵی ئینقلاب دیت هاوینەکەی لە ماڵە مامۆستا سیسماریە و دەگەڵ بنەماڵی ئەوان هەمویان دەگەڵ خانی معینی و بنەماڵی دۆستاتی هەبوو کابرای سیاسی بوو خەڵکی خۆمان بوو مامۆستا سیسمایل ئەویشم لە ماڵەوان دیت من نەمدەناسی بەڵام ئەو مامۆستا بەمنی کورد مامۆستا زۆر دۆستی من بوو ئەو بەمنی کوتی ئەوە دەناسی عەبدوڵڵا بەڵام دەنجیمەکە پێ دەڵم نێوەکەیەوە خانەی معینی بوو ئەو هاوینەکەی بوو کە کۆمەڵە بینێرە بۆ عێراقی ئەو لەوێ ڕاڕۆیشت ئەوانم هەردوو گدی بوون بەڵام خۆ من هیچم لێ نەزانم هیچ ئەوشتان نەزانین لە ڕابستە لەگەڵ چەپدا ئەمە داهاتین بۆ شاری خانە چەپ چەند نەفەرێک هەبوون کە شعاری چەپیان دەدا بەڵام دوای یا تودەی میا شتێک بوون ئەوانە دەناسی شعاری چەپیان دەدا دەزانین شعاری چەپە چونکی ئەوڵ جار کە تەزاوڕەتی گەورە کرا چۆ مۆزگەل جامیعەی خانێ کرێکار ڕەهبەرە و دووسیار سەروەرە و کرێکار ڕەهبەرە ئەو شعاراندا ئەمیش پلاکاتم بەدەستەوە بوو دەگەڵ جەماعەتێک جوان چوین بوون مزگەوتی جامیعەی خانێ ئەو شعاراندا دەزانین چەپنەوانە بەڵام ئەحزابێک نەبوون هەر کەسانی مشەخەص بوون کەسانی دیارکرا بوون معەلی موشتیوا بوون بەڵێ زۆر باشە بەڵام کاتێکە کۆمەڵە خۆی ئەلەنی دەکات کاک عەبدوڵڵا زۆر کەسی دیکەش پەیوەست دەبن بە کۆمەڵەوە تەفاوەتی کۆمەڵە لەگەڵ جێرانەکانی دیکە جێران چەپەکان مەبەستمە چی بوو و چی باعیسی ئەوە بوو کە کۆمەڵە زیاتر لە لایەنەکانی دیکە زەمینەی ڕشت و گەشەکردنی لە کوردستان مەخسووسەن پەیدا کرد؟ وەڵا کۆمەڵا دمی کە دەستی پێکردن ئەوان
لە خانی ئەوانە جەمعیەت و شت نەبوو، بەڵام شارەکانی دیکە هەبوو لە خانیش کارگەری هەبوو هیچری کام بوو بناوانشی لێ نەبوو جەمعیەتی لێ نەبوو، بەڵام لە شارەکانی دیکە هەبوون دەستی پێکرد بوو لەوێ دۆست و ئاشنا شتم هەبوو باسان دەکەدا جەماعەتێکەنە بەنێوی زەحمەت چێش کارێ دەکەن ئەوە لە بۆکانی هێنە لە فڵانە هێنە دانەدانە لەوانم دەناسێ بەڵام ئیتباتێکی وام لەگەڵیان نەبوو هەتا ئەو دمی کە لەگەڵ حەمە سووریوان ئیرتباطم کرد بەرحاڵ ئەو دەمزانی ئەو لەدرەوە بوو لەگەڵەوی ئیرتباطم کرد و ئەویش بۆ ئیرتباطم کرد بۆ چەکردنی پاگاکانی پازگاکانی ڕژیم بوو بۆیە چونی ئاغاکان لێ خەریک بوون پازگاوشتیان دەگرت ماڵە شێخی ئاغاکان ئەویش حولێوم دەدا پازگاوشتی بگرم بۆ خۆشم توانام نەبوو جەماعەتێک جوانی زۆر بە دەورێ بوو بەڵام نە ئەسلحەمان هەبوو نە ئەو وانە کەشمان هەبوو ئیرتباطم کرد لە ڕابطە لەگەڵ وانشی پازگاکان بگرین ئیرتباطم لەگەڵ کرد ئەویش هێندێک باسی ئەوانەی بۆ کردم بەڵام ئەو دمی کە کۆمەڵە ئێستانی نەدرا بوو کۆمەڵە نەکوت ئێمە حزبێکێ بنێ کۆمەڵەتی زەحمەت چێشان هەر ئەوەی بۆ ڕاست کرد کەسی دیکە بۆی باز نەکرد لە کاح حسێن وانش قسەی سیاسیمان نەکرد لە کنی ڕاستام کە قسەی کە سوخەڕانی کرد لە مزگەوتی میرایە ئەو شعری خوێندەوە لەنا قسەی سیاسی لێمە کە دواتر زانیم مەگە شەهید بوو زانیم عەکسەکەم زانیم ئەوە کاح حسێن کەی دەبی بە پێشمەرگە ڕەسمەن و چەکی پێشمەرگایەتی هەڵدەگری و تاکەی پێشمەرگەی هەر ئەو دەمی کە بۆت باز دەکەم کە پەلاکاتم هەڵگرت چووە نێو شارەکان هەموو ڕۆژێ دەچم هەموو ڕۆژێ چم بۆ تەزاوەڕەتی هەوری لەو دەمی ڕاخۆم ساز کرد بۆ پێشمەرگای تەبلیغی پێشمەرگەشم دەکرد بۆ جوانەکان بەڵام بە هەر حاڵ ئەحزابێکی ئێستا کۆمەڵی نوێی نەبوو وا نەبووم لەگەڵ ئاشنا بەڵام تاکولەک کەسانی مەدقەی خۆمان و دۆستی خۆمان بە کۆمەڵی ئاشنا بوون ئەوان دانک و تەشکیلاتێکی ئاوا هەیە خلاصە زەحمەت چێشان و ئەوە ئەویش دیارە دانەدان ئەو کەسانەمان کە دیتەوە ئاشنا بووم دەگەڵیان ئیدی بە دەردیوان چەکەی هەڵم گرت چەکێکمان هەبوو مێک بوو لە گورهانی گرتبوومان ئەو چەکەمە هەڵگرداونە ناوە هەر بووم بە پێشمەرگە دواتر زان کۆمەڵە ئامۆزگای دانا لە گۆڕمەری وانە جەماعەتاتن بۆ ئامۆزگای کۆمەڵی لە گۆڕمەری دەنا منچ بۆ ئامۆزگاس من هەر وەک کارێکی کۆمەڵ کار دەگەن لە منتیقی هەمیشە باشە ئەو کەسانەی کە وەک بەڕێستان پەیوەست دەبوون لە ئاستێکی زۆر بەریندا پەیوەست دەبوون و دەبوون بە پێشمەرگە ئایا ئەو کات ئیمکاناتی بارهێنان و ئامۆژدانیان و سازماندانی ئەو هێزە وەکو هێزی پێشمەرگە چەندە ممکن بوو بۆ کۆمەڵە تەشکیلاتێکە تازە خۆی ئەلەنی دەکا و جەماوەری پێوە متصل دەبێت وڵاو بنکەچێ بوو لە گۆڕەمەری لەوێ بچون دەوران دەدیت جەمعێکە چەکی یان پازگان گرتیان بەدەستیان هێنا بووە جورێک ژێسی و ئیمەک و شتانیان پێبوو دیارە نان و خۆراک کوشتیان هەر جارە هەر وەک یارمەتی وەردەگرت مەقڕات شتیانە بوو دوای بنکەشیان نەبوو کە وانشی دەوران پێدەدیتن داخکەم وەڵجار کەم چون بۆ هاتم بۆ بین بۆ خانێ بۆ پادگانی خانی بین کەسێک دەوری بمدیت ئەڵبەتە پێشتر بۆ شەڕی ئاغاکانی کەرەمتی دەوران پێدیتین لە گۆڕەمەری کاکفواد بوو فات عەرەب دەوری بمدیت ئەوڵ کەس بوو کە ئەو ئیمەکی تیباری ژێسێ و ئەوان ئیمەکی پێ تاقیکردنەوە دەوری بمدیت دوای هەر لەوێش کردیان بە فەرمەندەی نیزامی پەرێک ڕۆشتمەوە بۆ بچین بۆ شەڕی ئاغاکانی کەرەمتی وەڵام نەچوو بۆیە لە خانێ لە سەردەستی ماینەوە لەبەرەوەی کە دەنویست پادگانی سەردەستی خاڵکن چون ترسمان هەبوو کە حیزبی دموکرات تاریخ شۆڕای لە شەمامەکان سۆڕا بوون لەوێ پادگان خاڵێکە بەڵام ئێمە بخۆمان نەزانین وڵای دی ئێمە گەڕاینەوە لەوێ ئەو وانەکەمان ئاغاکان تێشکاون مەگەڕانەوە لە سەردەستی بمێن وەڵام لە سەردەستی مامەوە پەری مەسئولی پەرێکی پێشمەرگە لە سەردەستی مامەوە ئەو پێشمەرگای دەگەڵمدا بوون چەند نەفەرێک بوون ئیسیان ئەو وەستا محەممەد دەزانی وەستا محەممەد و محەممەد قادری بوو ئەوان تازە پێشمەرگە باقی دیکە هەمویان
لە من گەوردن چەند نەفەرشی چیانەی بوونەوانە منداڵ بوون منداڵتر بوون لە من هەمویان پیاوی گەڕاوە بوون پاڵنەوە کۆمەڵەدا چون کۆمەڵە شعاری چێ و کە دیفاع لە فەقیر زەحمەت چێژ دەکات خەڵک زۆرتر گەڕاوەکان پۆل پاڵیانەوە کۆمەڵە دەدا واقعان هەموو ئەو کەسانی کە ئەو دەم بوون بە پێشمەرگە لەگەڵمدا بۆ پادگان سەردەستێن 20 نەفەری زیاتر بوو هەمووی 10 ساڵ 12 ساڵم گەورەتر بوو یعنی ئاوا بوو خەڵک باشە کۆمەڵە دیارە بەڕێستان بەدەیلەوەی کە هەر لە سەرتاکانەوە پەیوەست دەبن بە کۆمەڵە و دەبنە پێشمەرگە ڕسمان و بێگومان لە هەموو ڕووداوەکانی ئەو سەردەمەدا ئەگەریش بەشدار نەبووی جۆرە لە جۆرەکان زانیاری لەسەری هەیە بیرەوەری لەسەریان هەیە ئەو سەردەمەی کە شارەکان لەدەست هێزی پێشمەرگەدان و لەوانە کۆمەڵە لە ناو شاردایە ڕژیم ئێستا ئەو ئامادەجی تەواو پەیدا نەکردووە کە هێرش بکاتە سەر کوردستان هاڵ و هەوای ئەو سەردەمەی کوردستان چۆن بوو و دواتر ئەو هێرشەی کە دیارە بۆیە ئەوە باز دەکەم کە هێندە نییە چەند ڕۆژێک لە ساڵگەردی 28 گەلاوێژ تێپەڕ بووە هێرشی سەرتاسەری بۆ سەر کوردستان لا ڕژیمەوە بەڵێ ئەو هاڵ و هەوای ئەو سەردەمەیە دەکرێت وەک بیرەوەری خۆت باسی بکەیت بەر لە هاتنە ڕژیم و دوای داگیرکردنی شارەکان لا ڕژیمەوە و ئەو مقاومەتی کە دەستی پێکرد لە بەرابەری ئەو دەمی کە ئەوە بوو کە دەستوری جیهادیدا خەڵک وردەوە دەدەیزانی ئێمە جەمعێک بوون لە دەی خۆمان هەر لە چیان لە 12 پێشمەرگە بوون تازە دەبوون پێشمەرگە هەمویان یەک دووشیان نەبێ عمریان هەبوو ئێستا چشی تەواویان هەڵنەگرت مامرای و محەممەد نەبێ داخکەم نەماوە لە باقی دیکە هەموو منداڵکار بوون بوون پێشمەرگە پازە پێشمەرگەی کۆمەڵی هەبوو چیانە شێوێک کۆبوونەوە لە مزگەوتێ کوتمانەوە دەوڵەت حملە دەکا بۆ شارەکان و ئەوانە ئەمەش دەبی ئامادە بین خۆلاسا خەڵک هەموو کەی خوداکان دیفاعانێ کردیم کتیان ئەوەتی احتیاجێکتان هەبێ ئەمە ڕەفی دەکەن بۆ چ دەتوانەوە دیکەن بیکە خۆلاسامە هەتی وڵا بەوانشی کۆمەڵە پەیوەست بوون لە گۆڕەمەری جەماعەتیان تەقسیم کردن بۆ جێیەکانە نار ئەوجێ پێویستیان پێ بوو پێویستیان پێ بوو بۆ شەڕی ئاغاکانیان سەر دەگەڵ دەوڵەتی بۆ شارەکان نادیانەوە کۆمەڵە وردەوردەوان سازدا پەلی سازماندای کرد و خۆلاسن نادنی بۆ شارەکان لەوەڵوە لە لای سەقز و بۆکان وانە دەستی پێکرا شەڕەکە لە شارەکان جا دوای ئەلبەتە ئەو دمی پادگانی سەردەست ئەمە خاڵی کردبوومە هێنابوون پادگانی سەردەست بوو ئەو دمی وردە دەستی پێکردا خەڵک لە دیەکانی وڵا زۆر دیفاعان لە پێشمەرگان دەکرێت حەق زۆر خەڵک ئامادە بوون هەموو کارێکی بکەن منی دی خۆمان دەڵم هەمویان ئامادە بوون کە هەموو کارێکمان بۆ بکەن یانەوەی پێشمەرگەنە ئەوەی کە بوون پێشمەرگە دەچین کار دەکەن کار بە ماڵە نەبێ هەموو کارێکتان بۆ دەکەین هەتا بۆ خۆتان دەگەڕن یا شتێک دەکەن ئاو لە پێشعزی خەڵک زۆر ئامادەگی هەبوو واقعا زۆر باش باسی ئامادەجی و پێشوازی خەڵک کرد زۆرێک لە میوانەکانیشم هەمیشە تاکید لەسەرەوە دەکەنەوە کە خەڵک زۆر بەدڵیشی ئاوەڵەوە هەمیشە کۆمەک حاڵی هێزی پێشمەرگەوە لەوانە هێزی پێشمەرگی کۆمەڵە بوون بە تایبەتی ئەوەی کە کۆمەڵی لەناو خەڵکدا خۆشەویست کرده بوو ئەو تایبەتمەندیانە چ بوو جیاواز بوو لە جێرانەکانی دیکە هەرو کات خۆ حزبی دموکرات بووە لە سەرەتای دوای ڕاپەڕینیدا جێرانی دیکەی تەنانەت چە پیش بوون تاکتیک و عملکردی کۆمەڵە چی بوو کە دەیتوانی خەڵک بەو خەناعەتە بگەێنێ کە جیاوازی هەیە لەگەڵ لایەنەکانی دیکەوە لە بەرژەوەندی خەڵکو بە تایبەت بەشی بەژمەینەت و زەحمەت چێش تێدەکۆشێت وڵا دیارە ئەو دمی کە لەنێو شارەکانیش بوون ئێمە بەرخودمان لەگەڵ خەڵکی لە ڕابطەی لەگەڵ ئەحزابەکانی ئەوی قودرەتیان هەبێ حیزبی دموکرات بوو کەسی دیکەوە قودرەتی نەبوو قودرەتی سەر کۆمەڵێدا بشکێ ئەوەی بوو هەر حیزبی دموکرات بوو دەکشتی دەکوت ئێمە بەرپەرچێوانەمان دەداوە یەکێک لەو شتانەوە بوو کە ئەمە بۆ خۆم هەر ئەو دەمی تەبلیغی سۆسیالیستیم دەکرد واقعا دەمکرد ئێمە نانێکمانە بێ چامان لە جیرانە کەسمان بێ ئەو نانە هەبی بخۆن ئەمە کەسشی ئاوا بوون داوای بەرابەریمان دەکرد ئەو دەبی داوای ئەومان دەکرد دوایەوە
یەکشتی دیکەش بوو کە مهم بوو لە نێو خەڵکی هەموو خەڵک بۆ ئەم باز کرد ئەم بۆ خۆم لە کەسی دێهاتم زانی بوو بە شەو بۆ ڕۆژ کەسە بۆ ئەمنی هەر نەناسی وەک پێشمەرگەی کۆمەڵە هەر نەیناسی نیم زانێت هی مەحەمدوڵڵا هیچی کە بەڵام باسیەوە کردەوە کوێتی ئەمە چوومەتە دێیەکی وەک کەپەڕە پازگای دەنێویدا بوو پازگا شەوێ چوم زۆر باشکایی قەت نەچوون وانش خۆڕانیش بکەن لەو دێ شەوێ چوم لە ماڵشی لە دەرکەمدا چوون لێ کارمە بوو یارمەتیم کۆ کردەوە سخۆڕانیشتم بام کرد ژنەکە کردەوە وتی شێکا من پێشمەرگی کۆمەڵە بنێ مەحەمدوڵڵا وتی یاخوا بەخێر بن سەر حەدت کچاو وتمەوە چۆن بە دەرکەت کردەوە وتی جا دەرکەت هەر بۆ پێشمەرگەی کۆمەڵی لەسەر پشت بێ وتم چۆن وایە وتی بۆیە وایە کۆمەڵە هەم شەرەف و ناموسی ئێمە دەپارێزێت کۆمەڵە لەگەڵ هەموو کەس فەرقی هەیە لە ڕابردە لەگەڵ ژنمان کچمان کوڕمان هەموو شتێکمان کۆمەڵە هەمیشە وەک منداڵی ئێمە منداڵی خۆی چاو لێ دەکات ینی سیاسەتی کۆمەڵی سێکی وایە داواکە ئێمە ناتوانین ئەوە نادیدە بگرین ئێمە دەبی هەمیشە دەرکەمان ئاوەڵە بێت بۆ پێشمەرگەی کۆمەڵە وە قسەی ژنێک بوو کە نەشم دەناسی دەڵێ کاک عەبدوڵڵا هەتا ئێستاش لەگەڵا بێ قسانەوە و بێ دابڕان کار و چالشی سیاسی کردووە وەکو کادرێکی هەڵسوراوی کۆمەڵە حوزوری بووە لە ڕوانگەی کاک عەبدوڵڵاوە ئەو ئاستەنگانەی کە لە توولی ئەو مێژووەدا کە زیاتر لە 4 دەیە لە بەردەم کۆمەڵەدا بووە دەتوانێت ئیشارە بە چی بکات چه ئاستەنگایشی لە بەردەمدا بووە کە جددی بوون وە کۆمەڵی بە چالش شێشاوە بۆەوەی کە بەرەو پێش بچێت وڵای هەموو ئەستەنجیەکان لە ڕابردە لەگەڵ کاری کۆمەڵیدا زۆرتر لە کوردستان خۆی دەروان ئەویش ئەوە بوو کە ئێمە عەزابی دیکەمان لەگەڵ شان بەشاری ئێمە دیارە ئەویش هەر حیزبی دیموکرات بوو کە قودرەتی چیە بوو ئەویش قودرەتی تەبلیغی و سیاسی وەک ئێمە نەبوو قودرەتی نیزامی زۆر دەرمان ئەوە بڕێک ئەسیری هەبوو لەسەر خەڵکی فەقیر و هێژانەی هێزێمە وانێکمان کرد چونجی قسەی ئێمە قسەی بەرابەری بوو قسەی سەرکەوتن بوو بەسەر هەموو کاروبارەکانی خۆماندا بەسەر هەم لەباری سیاسی و لەباری ئیجتیماعیەوە لە ڕابردە لەگەڵ خەڵکی زەحمەتکێشن لە کوردستاندا هەموو شتێکمان ڕەوشەن بوو ئێمە کەسێک نەبووین بە دەردیوانەوە دەورێک ئاخر وانەیان دەستان یارمەتیان دەستان بەڵام یارمەتی وەک سەرانە بوو دانستان جەمعێک کرد کۆمەڵەشتی وای نەدەکرد کۆمەڵە دڵخای خەڵکی یارمەتی دەستان بەرحاڵ بەعزە شتێک لە ڕابردە لەگەڵ کوڕکچی خەڵکدا کۆمەڵە سیاسەتێکی دەنوان کە ئەو سیاسەتە یەکێک بوو کە خەڵکی زەحمەتکێشی لە کوردستان دەکردە بنەماڵەیەک نەک تەفریقی لە بینی بخات دەکردە یەک بنەماڵە لەبەرەوەی کە دیفاعی لە بەرژەوەندی هەمویان دەکرد لە بەرژەوەندی هەموو خەڵکی فەقیر و هەژار دەکرد ئەوە یەکێک بوو لەوانەکەم سیاسەتی کۆمەڵە لە ڕابردە لەگەڵ تەبلیغدا لە ڕابردە لەگەڵ تەرویجدا لە ڕابردە لەگەڵ مەسەلەن نمونەی دیکە نمونەیەکی ئیجتیماعی بوو کە دێهاتیە بۆ دوی لە نێو کوردستاندا ژن بەژنش بوو کۆمەڵە ئەمن چوون بۆ دێکی لە دێکی ژن بەژنا کردبوو بەڵام خەڵی نەیوێرا بیژۆزێتەوە نیان نابووێ دەبێتە شەوانە کسەکانی خوان یەکتردا بوو شەوانە پیاز گوێ دەبێتە نمونەی وەک پەسوێ بوو یەکی گەورەیە کومانەوە بووە دەکەن کوتیوەڵا لەبەر حیزبی دیموکرات ناوێرین کارێکی خراپ دەکەن لە مزگەوتی قسەم کرد بۆ خەڵکی لە پەسوێ کوتم ئێمە لە باوەڕی ئێمەدا مەسەلەی ئیزدیواج هیچ بەرگریەکی نییە کەس حەقی نییە واقعاً بە زۆری کەس ژن بەژنە بکەویان ئەوە بکەن ئەوە نابکەن دەی بنڵخوای خوان بێ هەموو شتێک یان تەبلیغی ڕۆشنمان دەکرد بۆ خەڵکی ئێمە لە ڕابردە لەگەڵ هەموو کاروبارەکان خەڵک بۆ خۆی بەدڵخوای خۆی دەبی ئەو کە چوونە نێو ئەحزاب کاری سیاسی دەبی هەڵبژاردەی خۆی بێت خلاصە تەبلیغی مە ئەوە بوو لە ڕابردە لەگەڵ جوانانی کوردستان لە ڕابردە کچ و کوڕانیان تەبلیغمان ئەو بوو کە ئەوان خۆیان حەقیان هەیە خۆیان دەبی دیاری بکەن دیاری بکەن خلاصە ئەو شتانە هەموو تاسیری دانا بوو
هەمووش بەوانەکەەوە دەچوین نەک بە هەر قسەی بکەین بڕۆین یعنی گەشتێکمان زانێ بە ئەوانە پێما دەکوت بەکارم بۆ خۆم بە کەسم کتووە پیاوی پیر بوون نەوەیاندا بوو یەکتەرنەوەی خۆیان بۆی کە ژنیان نەبوو لەوێ قسم بۆ کردم کتم چۆن ئەو کاری دەکەن ئەوە کارشی زۆر خراپ دەکەن ئێوە نابێ بکارە بکەن خۆراسا یەکێک چوو وانە چی بکە چی بۆ لای ڕێکخراوی حیزبی دموکرات پێیان بڵێ ئەو کارە دەکەین ئەو پۆڵەش دەدەین من چوم ئەو کەسم ناڕێ ڕێکخراوی حیزبی دموکرات ناسیم و قسم پێ کوتمە تو کارێکی زۆر نامەسئولانەت کردووە گویا پوڵ وەرگرتووە لەو کەسانە ئێمە پوڵ لە هیچ کەس وەر ناگرین تەبلیغ دەکەین کە کارێکی خراپە نەیکرد نەک پوڵ وەردەگرین ئێمە بە پوڵ استیوا ناکەین بۆ هیچ کەس ئەو کارێکی خراپ لە منتیقەیدا دەنجی دابەوە ئەو قسە لە زۆر دیان کردبووە قسە لە جێک نا خلاصە ئەوانە بەوەی هەموو بە سەنەد بۆ کۆڵی بەرحاڵ هەموو خەڵک ئەوەی دەزانی زۆر بە باشی دەزانی بۆ نمونە زۆر شت پێ بچێک دێ کەس کێشەیە بۆ لەسەر دێ لەسەر زەوی لەسەر وانچی مەڕبوومە نەبووە من دەسەڵاتشم نەبوو لێ ڕێکخراوی حیزبی دموکرات لێ بۆ کابرا هاتو شکاتەکەی لە من کردو ئەم شکات لە کۆمەڵێکم لە حیزبی دموکرات نەکەم لەکەن ڕێکخراوی حیزبی دموکرات بۆ کوتیە ئەو حەقەکەی دەزانێ حیزبی دموکرات حەقەکەی نازانێ یعنی ئەو شتانە هێندە ڕوون بوو خەڵکی هەموو کۆمەڵی ڕوون بوو ئەمە لەسەرشی دەڕۆشتین نەبوانە هەر بە قسە نەبوو بە هەموو تێک دیفاعمان دەکرد یعنی کەس نەیدەتوانێت زوڵمی لەو خەڵکەی بکات دوای زۆر باشە بێگومان کۆمەڵا هەم لە ئەمەلکرددا لە دروشم و بەرنامەیدا لەگەڵ زۆر لەلایەنەکانی دیکە جیاوازی بووەوە هەر ئەوەش هۆکار بوو کە زۆرێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی و ئێران بەگشتی ئێعتمادی پێ بکەن و هۆگر و ئەگەریش ڕسمەن پەیوەندی پێوەنەکەن بەڵام جۆرێک سەمپاتی پێ پەیدا دەکەن کۆمەڵە لەو ماوەیەدا لە توولی ئەو چەندەیەدا چەندین جار دووچاری ئینشعاب و لێکترازان و لێکدابڕان بووە کاک عەبدوڵڵا شاهیدی هەموو ئەو ڕووداوانە بووە ئایا ئەو ڕووداوانە چەندە بە زیانی ئەو بزوتنەوەی شکاوەتەوە یان لەکوێیدا توانیوی ئەسەن کۆمەکێکی مثبەت بکا بە بەرەو پێشچوونی ئەو جەریانەوە کۆمەڵ وڵا بەرحاڵ ئێمە تێکدازین کە بەرحاڵ ئەم بخۆم هەمیشە انتقادم لە سیاسەتی شەیە لە سیاست مەدارەکانی هەیە سیاست لە وڵاتی ئێمە لە جێ خۆی ناچێتە پێش بۆ دلیلەیە کە ئەو داوەڕانە بووە یعنی هیچێک ئەوە نەبوو لەسەر شتێکی ئوسولی کە واقعاً کۆمەڵە لە بارنامەی خۆی دابێت لەسەر شتێکی ئوسولی کۆمەڵی ئەو کەسانە جودا بنەوە ئەو کەسانە هەریکە پێی منفعەتی خۆیان نەمانیان کە لە کۆمەڵەدا چووی کۆمەڵە زەحمەتی زۆر چێشاوە زۆر زەحمەت چێشا بێ ئەنداز باسی ناکرێت بە قەدمووی سەری هەر جوانێکی کە کاتی کۆمەڵیان پێشمەرگەی کۆمەڵە بێ واقعاً بە قەدمووی سەری خۆی زەحمەتی چێشاوە دەگەڵ بیر باوەڕی کۆمەڵی ئەوە ئاوا بە سادەجی وەلا ناکەوی وەڵام بەرحاڵ ئەو کەسانە منفعەتیان دەوەیدا نەبووە من پێمانەیە ئەو ئینشعابانە کە کراون هیچ ئینشعابێک ڕێی خۆی گرپێتن یانی ڕێیەکی واقعی خۆی گرپێت باس جەماعەتێک ناکەم جەماعەتێک کە بەرحاڵ لە کۆمونیستبوونی خۆیان پەشیمان بوونەوە شتێکی دیکەیە بەڵام جەماعەتێک وەژناڵن بەڵام لانداوە لەو حیزب وەناڵن یان کار ناکەن یان جەمعێک پیان وا دەبی ئەو حیزبە تەنبیەکەن ئەوە هەمووی ئینشعابی غەڵەت بوو هیچ ئینشعابێک نەبوو کە واقعاً کۆمەک بە بەر پێشچوونی کرێکار و خەڵکی زەحمەتکێش بکە لە ئێران وە بە نێو حیزبەکەش بکات بەرحاڵ ئەوانە زۆریان ئەکسەرێتیان شانە خاڵکردن بۆ یان تەوقعی بێ سوود واقعاً هیچ سوودێکیان دیوە بازە کەسێکەوە بۆ قودرەت دوستێتی بۆ قودرەت بۆ خۆی دەوێدا بمێنێتەوە یان شتێکی دیکە بکەیان هەبووە کە بڵێ نەڵێ هەموو کەس دەزانێت ئەو کۆمونیستبوونی کۆمەڵی هێندە سادە نەبووە ئەوە هەموو مرتەجیعین و هەموو کەسانی بەدەوڵەتەوە بوو لە منتیقەش مخالیفی بوونە
ئەوە تاسی زۆر داناوە هیچیان ئەم ڕێی سیاسی خۆی نەگرت واقعاً ناڵم هەمویان بەڵام جەمعێکی زۆریان ڕێ سیاسی خۆیان نەگرت و بەرحەڵ ئەحزابی بۆ لە ئێمەدا چەپترە یان بۆ خۆشی نازانێت چەپتر چونکی پێمانێت چەپتر بێ نەک چەپتر لای داوە لە کۆمیونیستی لاداوە خۆلەسە داوای چەبوونی خۆی دەکاتن ڕاستە کاک عەبدوڵڵاجان بچینە سەر مەوردێکی دیکە پێم خۆشە لەو ڕابردوویەکە لە ناو تەشکیلاتدا لە ناو کۆمەڵدا بووتە خۆشترین یان ناخۆشترین یاداوەری لەو دەورانە دەتوانێت بچی ئیشارە بکەی وڵاتە ناخۆشترین بەرحەڵ ئەوەی کە ناخۆش بوو بێ هەندێک ڕوودا و ڕوویداوە ئەوین شەعبانش ناخۆش بوون بەڵام ئەوین شەعبانە تۆ ناتوانانی پێشگیری بکەیت ناخۆش بوونی هەر بەرحەڵ بە فەعالیەتی خۆت دەبی جبرانی بکەیەوە ناتوانانی ئەوین شەعبانەش ناخۆش بوون بەڵام بەرحەڵ ناخۆشترینیان هەرەوەیە چی دیکە نابین بە ناخۆش بوونیان ئەوەشم پێ ناخۆشە کە بەرحەڵ ئەحزابێکی وەک کۆمەڵی کە ئەو هەموو زەحمەتی کێشاوە بەبێ هودا ئینشعاب دەکەن یان بەولادە دەکەن بەولادە دەکەون ئێمە زەحمەتمان زۆر کێشاوە بە قەرای ئەو زەحمەتمان سوودەوە نابین ینی وانێک لەوە ناکەین کە بەرحەڵ فکر لەوەی ناکەینەوە کە ئەمە ئەو زەحمەتمان ئەو زەحمەتەوە بە خۆڕایی نابی بە هوودە بڕاتن دەبی سوودیشی لێ بینی ماقعەن کە وەختێک یا جودا دوێنانی شعب دەکەیت لەو ڕابطەدا هێندێکشی شتی نامەعلوم ڕوو دەداتن کە ئەم پێما جێی سیاسی خۆی ناگرێت پێما هەر کاتێکی کۆمەڵێکە لە ڕۆژی ئەوڵە دەستی کرد بە فعالیت و ئەوان هاتە سەر ئەو فعالیتە کە عقیدەی بە سوسیالیزم بەرابەریە دەبی حەول بدات لەو ئەندازی کە بۆ خۆی دەتوانێت دیارە هەموو شتێکە ئیداری نییە هەموو شتێک لە مبارزەدا منفیشی هەیە بەڵام بەرحەڵ نای بۆ زورە منفی بێ پێما ئەو شتانە ئیدار چونجین هەموو بە چاوی خۆم دیتومانە بە چاوی خۆمان دیتمانە ئەو ئەرزوکەوتە لە نێو کوردستان دەست لە ئێران بەرحەڵ بەسەر کۆمەڵێدا هاتووە ئەوانە هەموو شتی ڕۆشەی دەوێنێ دەستی بەرحەڵ دەبی پێما بۆ خۆمی ئوژنیم لە هیچی لە هەمویان پێما هەر سەرکەوتنیەکم بەدەستێناوە بەڵام بەرحەڵ کەم و زیادەکەی تۆ دەبی هەڵی سەنجێنی لە بەرابەر زۆر شتدا لە بەرابەر منتیقەدا لە بەرابەر وجودی منتیقەدا هەڵی سەنجێنی چونکی ئێمە خۆمان ناتوانین خۆمان ببین ئێمە دەبی هەموو نەوعی ببینی هەموو ئەحزابی ببینی کە ئەو ئەحزابانە تا چەند موافقی ئەوەنە کە ئێمە کاری ئێمە ئیدعا و بڕات پێشێ چەندە موافقن کە لە منتیقەدا بە دەوڵەتەکان بگرێت تا دەگاتە ئەحزابی سیاسی فاسۆ چگەوە بەرحەڵ دەبی ئەوانش نزدە بگری زۆر ڕاستە بەڕێستان دوای ئەوەی کە کوردستان داگیر دەکرێت مەناتەقی ئازاد شدە لە دەست پێشمەرگە دێتە دەرێ بە جۆرە جۆرەکان کولی تەشکیلاتی کۆمەڵەوە لە وانە جەریانەکانی دیکەش لە کوردستان دێنە دەرێ لە ئێران دێنە دەرێ و لە کوردستانی عێراق نیشتەجێ دەبن و هەتا ئێستاشی لەگەڵ بێت لەوێ نیشتەجێن بەڵام بەڕێستان و زۆر لە ڕفێقەکانی دیکە لە مەقتەیەکی زەمانیدا تەسمیم دەگرن کە ڕوو دەکەنە وڵاتانی دەرەوە و بەڕێستان ئێستا لە وڵاتی سوێددا دەنیشن بەڵام کەماکان هەر ئەندام و کادری ئەو تەشکیلاتن و لەگەڵ یا خەریکیکاری سیاسی ئەگەر زۆر بە کورتی باسی ئەو پرۆسەی چوون بۆ ئوروپا و نیشتەجێبوون لەوێ بۆ ئەوەی کە ئێستا کاری سیاسی چی دەکەیت وەکو ئەندامیشی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە فعالیتەکانتان چین لە دەرەوەی وڵات دیارە وڵا خۆ هاتممان بۆ ئوروپا من بەرحەڵ تەشکیلات ئێمە نردەوە بۆ ئوروپا هەندێک شت بەحیزی یا برینداری یان نەخۆشی یان شت بووە هەندێکیش ئەوە بۆکە ئەمە عایلێکی زۆر و ئیجتیماعیشی گەورە بوون ئەوە سەربارێکی گەورە بووە لە کوردستانی خۆمان ئەوە کۆمەڵە فکری لەوەی کردێتەوە کە جەماعەتی نردووە هەم بۆ منداڵەکان هەم بۆ هەمویان قازانج بووە خوێندووە نیشتەجییان بوون بارەی ئەمنیەتی هەموو شتێکی فکری لەوەی کردێتەوە نردوێتی بۆ دەرەوە
بەرحاڵ ئەوانە هەمویان شتی باش بوونە، بەڵام من بەش بە حاڵی خۆم بوون هەتا ماوم هەر بەو ڕێگا داگەڕم کە خۆم بیر و باوەڕم پێێتی، ئەویش ئەوەیە کە ئەو نەبەرابەری ئەو وەزعێتی کە بووە لە وجودمدا تازە ناتوانم بمە وازی لێبێنم هەتا بە سەرنجامێکی ئاخیری خۆی دەگاتن. بەرحاڵ ئەوە تەسمی من بووە، دارم ممچینە زۆری لە ڕفقان تەسمی هەر ئەوە بێ، زۆریشیان ممچینە ئاوان نەما بن. هیوادارم ئەو شتەی ئێمە ئەو شعارێ ئێمە بگاتە جێی خۆی و هەڵبەتە حالش هەرجێ خۆی گرتووە، بەڵام سەرکەوتن شتێکی دیکەیە لە بەرابەر ئەو ئرتجاع وەدا کە سڵاتێک ناجێ خۆی دی خۆی نەگرتە، چون هیچ کەس ناتوانێت ئەو بیر باوەڕە بشوێتەوە لەو خەڵکەی کە بەرحاڵ پەیوەستی بوو بە کۆمەڵی ئەو کاری سیاسی کردوون لە لەگەڵ کۆمەڵی ئەو بیر باوەڕی لە مشکی چەسپیوە، زەحمەتی بۆ 50 ساڵ کاری بۆ کرد و کاری بۆ دەکات. بەرحاڵەوە ناتوانێت لە بیر باوەڕ بچێت دەرێ. ئەم پێما سەرکەوتنێکی گەورەیە، ئەوە سەرکەوتنێک بووە، پێما هیچ وانجێ ناتوانێت بەرحاڵ ئەوە بشواتەوە، ناتوانێت ئەو شتێک کە کۆمەڵە کردوێتی ئێستا لە بیر باوەڕێدا بیشواتەوە، هیچ کەس ناتوانێت بیشواتەوە. بەرحاڵ ئەمە خۆلاسە دیسان هەن بۆ خۆمان پێگیری ئەو بیر باوەڕێنە و پێگیری ئەو مۆزع سیاسی کە بەرحاڵ کۆمەڵە وەختەوەی لە بارنامەی خۆیدا بووە دیفاع لە کرێکار و هەژار بکاتن، تەبلیغی سۆسیالیستی بکە بۆ هەموو کەس. هەر بەخۆم پەیڕەوی ئەومە ئێستا دەبێت ئەوە بکەین. ئەوەش پێما سەرکەوتنیەکە، سەرکەوتنی نهایی ئێمە دیارە لە متحید بوونی خەڵکی کرێکار و زەحمەت چێشدا بەرحاڵ دیارە ئەو حیزبە دەبێت کار بۆی بکە بەرحاڵ متحید بوونی لە متحیدبوونی کرێکار و خەڵکی زەحمەت چێش لە کوردستان لە ئێراندا بتوانێت ئەوەندی بتوانێت حەولی بۆ بدات، پێوانە بێت سەرکەوتن نییەوە سەرکەوتن هەر دەبێت بەڵام لە جێ خۆی ڕوو دەداتن. زۆر ڕاستە، هیوادارم کە نەتیجەی زەحمەت و خەباتی بە هەزارانی وەک بەڕێستان و بارتەقای هەموو ئەو خوێنانەی کە لەو پێناوەدا ڕژاوە گەیشتن بە سەرکەوتنێکی نهایی و دیهاتنی هەموو ئاوات و ئامانجە پیرۆزەکانی ئەمسالی بەڕێستان بێت. من ماندوم کردی لەوە زیاتر پرسیارێکی تایبەتیم نەماوە بەڕاستی. ئەگەر لە کۆتاییدا قسە و باسێک من ئیشارەم پێ نەکردو پێت خۆشە ئاماژەی پێ بکەی ڕوو بە بینەران فەرموو و ئەگینا بە یەکەوە ماڵاوەی لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ دەکەی. دەست خۆش بێ، وەڵای زۆر مەمنونم، سوپاس دەکەم. وەڵا جا من هیچ قسێکم نییە، قسەی من ئەوەیە کە بەرحاڵار ئەو ڕێبازەیە کە حەولی بۆ بدەین تا بتوانین بۆ خۆمان قەناعەت بە خۆمان بکەین کە واقعان کارێکمان کردووە، هیچ شتێکی دیکەم نییە. زۆر سپاست دەکەم لەوەی کە بەشدار بووی و ماندوومان کردی. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ عەبدوڵڵا چیانە، ئەندام و کادری حیزبی کۆمونیستی ئێران و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێ و کاتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر برد بێت تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی دیکەی ژیان و خەباتی یاران هەر شاد بژین. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. هیوادارم هەر بەردەوام بی. سپاستانەکەم. دست و پسو کره کرانی
داسای چینی دستو پسوا هر کرانی برسیو بشخورا بشمینتانی خاون نجاری کویلانی حکمی سرمایه داری بشمینتانی خاون نجاری کویلانی حکمی